یەکێتی پرسە بۆ گۆڕان دەگێڕێت و با تاڵەبانی ئیمزا لەسەر مەرگی گۆڕان دەکات. ئەوەی گۆڕان بە خەیاڵیدا نەدەهات یەکێتی بەرامبەری دەیکات. شمشێرەکەی یەکێتی کە چەندین ساڵە بۆ ملی گۆڕان و گۆڕانخوازەکان تیش کردووە. دوجار بەکاری دەهێنێت و ملیانی پێدەپەڕێنێت. واتە پرسیان بۆ ساز دەکات لە ناو ملی خۆیدا. بە گوێرەی زانیاریەکانی واگۆن چەند ئەندامێکی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی نامەیەکیان لەژێر ناوی نوێبوونەوەی لە دیداری یەکێتیدا ئاراستەی پاڤێڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی کردووە. داوایان کردووە چیزووە ئەو پۆستە ئیداریانەی سلێمانی و دەوروبەری لە گۆڕان وەربگیرێتەوە. دەقی پێشنیارەکە باس لەوە دەکات. دیداری دووەمی یەکێتی پێویستە گەڕانەوە بێت بۆ یەکێتیەکی بەهێزتر لە جاران. بۆیە داوا دەکەن ئەو پۆستانە بدرێتەوە یەکێتی و چیتر گۆڕان بە کورسیەک و بێت جەماوەر نەتوانێت دەسەڵاتی خۆجێی و ئیداری لە پارێزگا و شارەکاندا هەبێت. واگۆن زانیوێتی قوبات تاڵەبانی بە تەواوی ئەو پێشنیارەی قبوڵە و پێی وایە نابێت جگە لە یەکێتی لەو سنوورە کەس دەسەڵاتی هەبێت. پێشی وایە ئەم هەنگاوانە دەکرێت وەک ئامادەکاری پێش دیداری دووەمی یەکێتی ئەنجام بدرێت. دوجار تۆپەکە لە ساحەی پاڤێڵ تاڵەبانیدایە و ئەو بڕیاری ئەوەڵ و کۆتایی لایە. ئەوەشی دەستی و پێی گرتووە پەیوەندیە پتەوەکەیەتی لەگەڵ چیانە و شیرۆن مستەفا کە ڕابەرایەتی باڵی گردەکە دەکات. هەر بۆیە پاڤێڵ تاڵەبانی تا ئێستا بڕیاری نەداوە بە پەلوپۆکردنی گۆڕان لە سلێمانی.